ئایا دەتوانین ڕەنگی چاوەکانمان بگۆڕین؟ ئەوە پرسیارێکە دڵنیام کە مەراقی زۆر بەمانە. زۆر نەخۆش دێنە ئێرە لە میانی گفتوگۆدایان ڕاستەوخۆ ئەو پرسیارە دەکەن یان لە ناو مەجلیس و دانیشتەکاندا ئەو پرسیارە دەکەن. ئایا ئەو شتە دەکرێت لەسەرینی ئەو هەموو پێشکەوتنە زانستی و تەکنەلۆژیایی ئەمڕۆ هەیە لە بواری پزیشکیدا؟ هەوڵ دەدەم لە ڤیددیوەیەکی کورتە وەڵامی ئەو پرسیارە پڕمەراقەتان بدەمەوە. من دکتۆر بێستۆنم، پزیشکی پسپۆڕی چاو لە سەنتەری ئیبن سینا، سەنتەری هاوچەرخی چاو و تۆڕەی چاو. ڕاستیەکەی تاوەکو ئێستا هەوڵێکی زۆر لەگەڵ مەسەلەی گۆڕینی چاودا دراوە. خۆتان دەزانن ئەو بابەتە ئەگەر بێت و سەر بگرێت بە شێوازێکی پزیشکی سەلامەت و بێوەی چەند پۆتەنشەڵێکی بازرگانی و ئابووری گەورەی تێدایە. تاوەکو ئێستا لە ڕووی پزیشکیەوە 4 ڕێگا تاقی کراوەتەوە کە تێیدا هەوڵ دراوە ڕەنگی چاوەکان بگۆڕدرێت. لە نەشتەرگەریەوە واتە لە ئاڵۆزەکەیەوە بەرەو هەرە سادەکەی هەر 4 ڕێگایەکەتان بۆ ڕوون دەکەمەوە. بە ڕێگای نەشتەرگەری، ڕێگای نەشتەرگەری شێوازێکە نەشتەرگەریەکە پێی دەڵێن چاندی ڕەشچێنەی جوانکاری واتە ئیمپلانت، واتە لە ڕێگای پلێتێکەوە کە لە ناو چاو دادەندرێت، لە پێش ڕەشچێنە دادەندرێت، ڕەنجێنەی چاو. ئەو پلێتە دەبێتە هۆی گۆڕینی ڕەنگی چاو بۆ ئەو ڕەنگە دڵخوازەی کە خۆمان دەمانەوێت، واتە هەر ڕەنگێکمان بێت دەتوانین هەڵی بژێری. ئەو نەشتەرگەریە تاقی کراوەتەوە، بە سەرکەوتویش نەشتەرگەریەکە ئەنجام درراوە، بەڵامێکی گەورەی لەگەڵدایە. پاشان ماک و ئاڵۆزکانی وا گەورەی هەیە کەوا ئێستا ئەم جۆرە نەشتەرگەریە نە لە ئەوروپا نە لە ئەمریکا ڕێگە پێنەدراوە، واتە هیچ پزیشکێک بۆی نییە نەشتەرگەریەکی لەو جۆرە ئەنجامدا. لەبەرچی لەبەر ئەوەی نەشتەرگەریەکە بە سەرکەوتوی ئەنجام دەدرێت ئەو پلێتە کە لە ناوەڕاستەکەی بیلبیلەیەکی دەستکردی تێدایە دەخرێتە ناو چاو، بەڵام پاشان چاو ناتوانێت تەحملی ئەو پلێتە بکات. یان بە ناچاری دەبێت دەربهێنرێتەوە، یان ئەوە تا بەهۆیەوە گلێنەدا ئاوسێت، یان ئەوە تا نەخۆشەکە تووشی ئاوی ڕەش دەبێت کە لە زۆربەی زۆری ئەوانەی بۆیان دانراوە سەرکەوتوو نەبووە، زیاتر لە 5 بەرەو سەرەوەش. ئەو نەشتەرگەریە ئێستا ئەنجام دەدرێت لە زۆر وڵات کە بەڕاستی لایەنی یاسایی و لایەنی بۆ نمونە هەتا سیاسی ئەوەندە تێیدا سەقامگیر نییە. لە زۆر وڵاتی گەشتیاری دەبینم زۆر جار نەخۆش پێی گوتراوە وەرە پاکجێکی گەشتیاری لە هەمان کات ڕەنگی چاوەکانت بۆ هەتایە دەگۆڕین بەو ڕەنگە دڵخوازە دەیکەینە کەسێک یان دەیکەینە شین لەسەر حسابی گەشتەکەشتە. یعنی هاتووە لە منی پرسیوە ئایا ئەو شتە بکەم یاننا، پێم گوتووە کە ئەوە ئەو نەشتەرگەریە و بۆم ڕوون کردوێتەوە کە بە هیچ شێوەیەک شتیوانەکات لەبەرەوەی پاشان پەشیمانیەکی گەورەی لە پاش دەبێت. لەوانەیە لە ئایندەیەکدا تەکنەلۆژیا بتوانێت پلێتێکی وا چاندێکی وا دروست بکات کە بایۆ کۆمپاتیبڵ بێت، واتە لەش بتوانێت تەحملی بکات، بەڵام تاوەکو ئێستا ئەو پلێتەمان نەدۆزیوەتەوە. شێوازی دووەمیان لە نەشتەرگەری بەرەو خواردەین لەیزەرە. لەیزەریش بەهۆی لەیزەرەوە چەندین لەیزەر لە چاودا بەکاردێت کە بۆ نمونە لەیزەرێکیان دەتوانین عینەکی پێلابین، لەزەرێکی دی بۆ ئەوانەی کە شەکرەیان هەیە، لەیزەری دی بۆ ئەوانن کە نەشتەرگەری ئاوی سپیان کردو. یەکێک لەو لەیزەرانە کە لەیزەری یاگی پێدەگوترێت دەتوانێت ڕەنگی چاو دەستکاری بکات، لەیزەری یاگ. بەڵام ئەوەی کە فەرقی هەیە لەگەڵ شێوازی یەکەمدا، شێوازی نەشتەرگەری ئەوەیە کە بە ڕێگای لەیزەر دەتوانین تەنها ڕەنگی چاو کاڵ بکەینەوە، واتە ئەگەر یەکێک ڕەنگی چاوی ڕەش بوو دەتوانێت کاڵتری بکاتەوە، قاوەیی بوو بەرەو نێرگزی ببات بەو شێوەیە. ئایا چەند سەلامەتە ئەو شێوازیان بە لەیزەر؟ بەڕاستی لە چاو شێوازی یەکەمدا زۆر سەلامەتترا و تا ئێستاش زۆر تاقی کراوەتەوە لە زۆر شوێن و دەکرێت پرۆتۆکۆلێکی دیاریکراوی هەیە و ئەو لەیزەرە هەتا لە کوردستان بەردەستە لەیزەری یاک لە چەندین سنتەر هەیە، یەکێک لەوانە سنتەرەکەی ئێمە سنتەری ئیبن سینا.
دەکرێت ئەنجامی بدەین. بەڵام ئەو نەخۆشەی کە حەزی لێ بێت ڕەنگی چاوەکانی کاڵ بکاتەوە بەڕاستی وا باشە پێشتر بە تەواوی دیراسەی بڕیارەکەی خۆی بکە بە تەواوی لێی ورد بێتەوە نەک بڕیارێکی میزاجی بێ بۆ ماوەیەکی کاتی چکە ئەو نەشتەرگەریە بە لەیزەر پاشان ناتوانین پێچەوانی کەینەوە واتە ڕەنگەکە بۆ دۆخی ئاسایی خۆی بکەڕێنەوە تا هەتایە ئەو ڕەنگ کاڵکردنەوەیە. ئالۆسکانەکانی ماکەکانی ئەو جۆرە لەیزەرە لە بجوێرەی توێژینەوەکان تەنها ینی بۆتە هۆی هەندێک هەوکردنی زۆر بەهێزنا هەوکردنێکی ئاسایی ناوچاو کە پاشان چارەسەر کراوە بەڵام لە دوورمەودا دیار نییە ئایا کە هیچ مشکلەیەک دروست دەکایاننا و ئەو کەسانی کە کردوشیانە تەنها بۆ جوانکاریە ینی هیچ مەبەستێکی دیکەی تێدا نییە کە بۆیان دەکرێت تاوەکو ئێستا گرفتێکیان نییە لەگەڵ ئەو گۆڕینی ڕەنگەدا. شێوازی سێەم لە گۆڕینی ڕەنگی چاو بەڕاستی وەکو شێوازی تاتووی پێستە وەکو کوتینی پێست سەرگلێنەی چاو بەشێکە لە پێست وەکو پێست وایە دەتوانین تاتووی بکەین دەتوانین ڕەنگی بگۆڕین و ئەوە شێوازێکە زۆر بە سەرکەوتووی لە زۆر وڵات ئەنجام درراوە بە تایبەتی بۆ نمونە فەڕەنسا یعنی تەجروبەیەکی زۆری لەگەڵ ئەو تاتووە هەیە کە لە سەرگلێنە دەکرێت ئەو جۆرەیان زیاتر بۆ ئەو نەخۆشە بۆ ئەو کەسانە دەکرێت بۆ چارە خوازانە دەکرێت کە بەهۆی ڕووداوێکەوە بەهۆی بۆ نمونە حاڵەتێکی زگماکیەوە بەشێک لە ڕەنجێنەی خۆیان نییە واتە ئەو ڕەنجێنەی خۆیان کە چاویان ڕەشایان شینە بیلبیلەکەش لە ناوەڕاستیدایە بەشێکی لە دەستداوە بەهۆی حادیسەیان بەهۆی زگماکییان بەهۆی هەر کارێک بێ سەرگلێنە بە هەمان ڕەنجی ئەوە تاتوو دەکەین شوێنەکەی پڕ دەکەینەوە ئەوە شێوازێکە لە نەشتەرگەری زۆر بە سەرکەوتووی ئەنجام درراوە بەڕاستی وە گرفتێکی وای نییە بەڵام لە هەمان کات هەر کەس بیاوێت هەموو سەرگلێنەکەی خۆی تاتوو بکات و ڕەنگی چاوی خۆی پێ بگۆڕێت واتە ڕەنگی چاوی ڕاستەقینەی خۆی پێ بشارێتەوە کە دەبێتە ئەو ڕەنگەی کە تاتووەکە هەیەی ئەوە عینەن ضرورە کە پێشتر بڕیاری خۆی دیراسە بکە بە جوانی بڕیار بدا بە شێوەیە کە لە بەرەوەی پاشان پەشیمانبوونەوە زەحمەتە و لابردنی ئەو تاتووە لەسەر گلێنە وەکو پێست نییە هەرچەند پێستیش زۆر زەحمەتە لابردنی تاتووی هەمیشەی لەسەر چاویش بە هەمان شێوە زەحمەتترە. شێوازی چوارەم شێوازێکە زۆر ئاساییترە لەوانە تێیدا دەستکاری سەر ڕووی چاو و ناوچاو ناکرێت ئەویش بریتە لە بەکارهێنانی هاوێنەی پێوەنووسا واتە عەدەسەی لاصقە یان بە ئینگلیزی کە پێدەوترێت کۆنتاکت لێنس. کۆنتاکت لێنس زۆر باوە لە هەولێر زۆر کەس مەسەرەن بۆ کاتی ئاهەنگوشتی وا بەکاری دێنن وە شێوازێکە بەڕاستی شێوازێکی سەرکەوتووە و ئەدڤانتجەکەی پۆزتیڤەکەی لەوەدایەکە بە دڵخوازی کەسەکە دەتوانێت ڕەنگی چاوی خۆی بگۆڕێ هەر ڕەنجێک کە بیوێت بۆ نمونە و ماوەیە هاڵەوین بوو دەتوانی مەسەرەن چاوی پشیلە لە چاوکەی چۆنت بوێ ئەو هەیە ئەوە ئەدڤانتجەکەیەتی یەک لە سوودەکانیەتی سوودێکی دیکەی ئەوەیە کە دەتوانی پەشیمان بیتەوە کەسەکە مەسەرەن کە هەر کاتێک حەزی لەبوو لە چاوی دەکات کاتێک حەزی لەبوو لە چاوی ناکە و دەگەڕێتەوە سەر ڕەنگە ئاساییەکەی خۆی بەڵام لایەنی نێگەتیڤیژی تێدایە زۆر کەس حەز دەکات بە بەردەوام ئەو ڕەنگەی هەبێت ئەوە لە توانای عەدەسەی لاصقەدا نییە ئێستا. سەبارەت بە میانی بڵین عەدەسەی لاصقاواتە هاوێنەی پێوەنووسا و تەنها گرفتی لێرە لە بڵین لە خۆمان کاستی پێ دەکەین ئەوەیە کە زۆر جار کەسەکە لە بازاڕی ئاسایی دەیکڕێ بۆ نمونە من دوایین نەخۆشم کەس یەکێک بوو لە پەیراوە کڕی بووی لە ناو بازاڕی بۆ پێی دەڵێن بازاڕی زراریان ئەو کەسێک کە لی کڕی بوو یعنی کەسێکە هیچ پەیوەندێکی بەلایەنی پزیشکی و چاویل کەسازی و ئەو شتانە نییە ڕاستە لەوانەیە ئەوە لە پاکەتایە و هیچ مشکلەیەکی نییە لەو ڕۆوە بەڵام ئەو کەسە پێویستە هەندێک زانیاری زۆر گرنگیش بە کڕیارەکە بدات بۆ نمونە نەک تەنها زانیاری یعنی زانیاری پێویستیان پێنادەن بەڵکو زانیاری بغەڵەتیشیان پێدەن بۆ نمونە پێی گوت بۆ ئایا بەس ئاگات لە مجەفیفە بێت یعنی ئەگەر مجەفەی پێ بکەوێت چاوت دەسووتێ و عەدەسەکەش دەسووتێنێ و ئەوانە بێگومانە و زانیارە بەیت شێوەیەک ڕاست نییە ضرورە ئەوانەی کە عەدەسە بەکاردێنن بۆ چاویان ئەوە بزانن کە دووشت زۆر گرنگە یەکەم کواڵەتی عەدەسەکە کواڵەتی ئەو عەدەسەی کە بەکاری دێن و ڕەنگی چاویان دەگۆڕێت و هەروەها پاک و خاوێنی زۆر ضرورە بە دەستێکی پاک تازە شۆرا و وشک بووە عەدەسەکە هاوێنەکە لە چاوکات و بە هەمان شێوەش بە پاک و خاوێنی دەری بێنێتەوە ئەوە زۆر گرنگە و لە هەمان کات کواڵەتی عەدەسەکە کە ئێستا بۆ نمونە مادەی سیلیکۆن هایدرۆجێل هەیە
ضرورە مەسەرەن مادەیەکی وا باش بێت کە ڕێگە بە ئۆکسزیین دەدات گلێنە ئۆکسزیینی خۆی خواردنی خۆی وەرگێت ئەو نوع مادانە بەکاربێن نەک هەر مادەیەک لە بازار بوو مهم هەرزان بوو ئەو ڕۆژەی پێبڕێکیت چکە ئەو عەدەسەیە دەچێتە سەر شوێنێکی زۆر هەستیار و زۆر خەتەرە ئەگەر بێت لە ڕووی پاک و خاوێنیەوە هەندێک حسابات هەیە نەیکەیت بۆیە من تەوسیە ناکەم کە خەڵک لە بازاری ئاسایی لە ئارایشگاکان لەو شوێنانە هاوێنەی پێوە نووساو بەکاربێنێ بەڕاستی ضروریە لە چاویلکە سازەکان ئەو شوێنەی خەڵکی پرۆفێشناڵی لێ لەوان بکردرێت و ڕێنمایی تەواویان لە ڕووی تەندروستیەوە لێوەربگیرێت هیوادارم پرسیارەکەم جێگەی ڕەزامەندیەوە بوو بێ و ئینشاءالله ڕۆژێک دێت ئەو شتانە زۆر سەلامەت و ئاسان دەبن لە ئێستادا ئەوەی من دوا قسەمە ئەوەیە کە بەڕاستی ضرورە لەو بازاڕی پڕ ڕێکلام و پڕ بەرهەمی بازرگانیەدا نەخۆش دەیان حسابات بکە و دەیان جار لێورد بێتەوە و زانیاری ڕاست و دروست وەربگرێت ئینجا بڕیاری خۆیدا بە تایبەتی لە شتێکەوە کاریگەریەکی هەمیشەیی لەسەر لەشی یان جستەی یانە شوێنێکی بەجێ دەیەڵێت و کاتێکی خۆش بۆیەوە.